سڵاوتان لەبێت بەڕێزان پرسی نەوت و موچە لە نێوان هەرێم و بەغداد بە هەڵپەسێردراوی ماوەتەوە و حکوومەت هێرێمیش هیچ ئامادەکاریەکی نەکردەوە بۆ پابەندبوون بە یاسای بودجێی عێراق. لە سەرەتای ئەم ساڵەوە یاسای بودجێی عێراق دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بە پێی یاساکەش دەبێت هەرێمی کوردستان ڕۆژانە 550,000 بەرمیل ڕادستی عێراق بکەن، لە بەرامبەردا عێراق لە 170 پشکی هەرێمی کوردستان دەنێرێت. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر بەختیار جەبار شاوێز ئەندامی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروەها لە هەولێرەوە زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم با هەڵپەسێردراوی ماوەتەوە و حکوومەتی هەرێمیش هیچ ئامادەکاریەکی بۆ پابەندبوون بە یاسای بودجێی عێراق نەکردووە. ڕۆژی حوتی کانونی یەکەمی ساڵی ڕابردوو پەرلەمانی عێراق یاسای بودجێی عێراقی پەسەند کرد و بە پێی مادەی 6 یاساکەش دەبێت لە سەرەتای ئەم ساڵەوە یاسای بودجە جێبەجێ بکرێت. دوای هەوڵێکی زۆر فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و یەکگرتو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق توانیان پرسی موچەی فەرمانبەران لە یاسای بودجەی عێراق بچەسپێنن، بەڵام هەریەک لە حکوومەتی هەرێم و فراکسیۆنی پارتی دژایەتی خۆیان بۆ یاساکە دەربڕی. ڕۆژی 21 کانونی یەکەمی ساڵی ڕابردووش حکوومەتی هەرێم و فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق لەسەر ناکۆکیەکانیان دەربارەی یاسای بودجێی عێراق کۆبوونەوە و بڕیاریاندا لیژنەیەک لە هەردوولا بۆ یەکلایکردنەوەی پرسی یاسای بودجە پێک بهێنن. بەڵام دوای نزیکەی 2 هەفتە تێپەڕبوون بەسەر کۆبوونەوەکەدا تا ئێستا هیچ هەنگاوێک بۆ پێکهێنانی لیژنەکە نەنراوە. حکوومەتی هەرێم هەر لە سەرەتاوە دژایەتی خۆی بۆ یاسای بودجێی عێراق دەربڕی و ئێستاش هیچ ئامادەکاریەکی نەکردووە بۆ پابەندبوون بە یاسای بودجە و ڕادەستکردنی نەوت بە بەغداد. بۆ ئەو مەبەستەش هیچ وەفتێکی حکوومەتی هەرێم سەردانی بەغدادی نەکردووە. باپی یاسای بودجێی عێراق دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت لە کێڵگەکانی کەرکووک و 250,000 بەرمیل نەوت لە کێڵگە نەوتیەکانی خۆی ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات، لە بەرامبەردا بەغداد پشکی لە 170 هەرێم دەنێرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوەڕاستی ساڵی 2015 بڕیاریدا بە فرۆشتنی نەوت بە شێوەی سەربەخۆ، ئەمەش بووە هۆی ئەوەی نەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات و بەو هۆیەوە موچەخۆران کەوتنە دۆخێکی دژوارەوە و تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم هیچ پرۆژەیەکی بۆ چارەسەرکردنی موچەی فەرمانبەران نییە. بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاوتۆ بە خێر بنەگە سەر تا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بۆی کە کەی یاسای بودجێی عێراق دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە تاەوە دەست پێ بکەین. زۆر سپاس. دیارە بەپێی ئەو قانونەی کە هەیە لێ یەکەوە ئەم یاسایە نەک پرۆژە، ئەم یاسایە تەنفیز دەکرێ و ڕاستە ڕەنگە سەرۆکۆمەر تا ئێستا مسادەقەی نەکرد بێ و یان ما بڵێن هەندێک وەک باسەکەن ناڕزایەتی هەبێت لایەن هەرکلایەکی ترەوە، بەڵام بەپێی ئەوەی کە پەرلەمان دەنگی لەسەرداوە و لە دوای دەنگدانەوە مانگێک دیاری کراوە بۆ ئەوەی کە ئەخیروا دەبێ هەر کەسێک کە تاانی هەبێت لە مەحکەمە ئیتیحادی لێ بدا و بگەڕێتەوە، بەڵام تا ئێستا شتێکی وانە بووە لایەنێک تا ئێستا تانەی هەبوو لەسەر یاسای بودجە ڕەگەم لە حەزاتەیە و ئەوە وەڵەوە بازەوە کرا کە عەبادی لەسەر هەندێک لە بەندەکانی قسەی کردووە یان با بڵێن ئەوێت بیگەڕێنێتەوە بۆ پەرلەمانیان تاانی لێ بدا، بەڵام من پێم وایە ئەوانە شتی جدی نەبوون وەکو چۆن یعنی هەرێمی کوردستانیش تا ئێستا بەڕەسمی پابەند نییە پێەوەی لایەنەکانی دیش بە هەمان شێوە ینی ئەوەی کە بینیە، بەڵام بە زۆرینە دەنگی لەسەر دراوە و بۆ بە قانون و قانونەکەیش لە یەکی یەکەوە بۆ سیوەکی 2017 ئیشی پێکرێت. بەڵە زۆر باش. سەبارەت بۆی کە ئەوەندەی ئاگادار بن
حکوومەت تێرەمیچ ئامادەکارێکی کردووە بەوەی کە و توێژی لەگەڵ بەغداد کردو بۆی کە نەوتەکە ڕاڕستکە یاخود هەر بەنیاز نییە ئەم یاسایە جێبەجێ بکات. خۆی بۆ خۆتان نەزانن کە دوای گەڕانەوەی ئێمە لە بەغا لەسەر داخوازی حکوومەت یاریمی کوردستان کۆبنەوەیە کرا لە نێوان سەرۆکایەتی حکوومەت و وەزیرە پەیوەندیدارەکان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و نوێنەرانی کورد لە لیژنەی دارایی. کۆبنەوەیەکی دوور و درێژ بوو و خستنە ڕووی ئەو داتا و ئامارانە بوو کە بەوەی کە ئایا ئەم بودجێ لە مەسلحەتی هەرێمی کوردستانە ویان لە مەسلحەتی نییە وە بڕیار وا بوو لە دوای ئەوەشەوە کە لیژنەیەکی تر لیژنەیەک دروست بکرێ بۆ تهدیدکردنی ئەم مەهامە، یعنی با بڵێن پێداچوونەوە بە بودجەکەدا و گەشتنە حەقیقەت بە گوێرەی قسەی قەولی ئەوان با بڵێن. بەڵام تا ئێستا لیژنە دروست کراوە و ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت پامێکی داوە، نازانم ئەگەر جەنابتان ئاگاتان لێبێت لە پامەکەی ئەوەیە داوە ئاڵێ پێویست ناکات جارێکی تر دابنیشینەوە لەگەڵ نوێنەرانی کورد کە قەرار وا بوو دانیشتنی تریش بکرێ و بۆ تەفاهماتی زیاتر هەبێ، بەڵام ئەم ڕۆشتێکی وا من بینیم ئێمە چی لێ دەخوێنرێتەوە پەیامە بۆ چوونی بەڕێست بە تەئکید پابەند نەبوونی حکوومەت یاریمی کوردستانە بە بودجەکەوە، ینی بڕیاریان داوە پابەند نەبێنەوە. ئەمڕۆ بە گوێرەی قسەی ئیتر نازانم قسەیەکی هەروە بووی ڕۆژنامەنووسان بوو چکە باسی ئەوەی کردوتی و ڕخنەیشی گر لە نوێنەرەکانی کورد ئەوانەی کە لە کۆبنەوەکە بوو بوون ئەڵێ لە دوای دەرچوونیان لە کۆبنەوەکە قسەی تریان کردو، یعنی بە گوێرەی ئەو ڕێکەوتن ئەو دانیشتنە نەبووە کە کردویانەوە بە شێوەیەک لە شێوەکان دردۆنگی بە قسەکانیەوە دیار بوو بە عالەمی ئاشکراوتی پێویست ناکات جارێکی لەگەڵیان دابنیشینەوە، یان لەگەڵ نوێنەرانی کورد سەبارەت بە بودجە. بەڵێ بەس بەڕێستانەوەتان بۆ دەرکەوتووە کە حکوومەت هێرێم پابند نابێت. خۆی ئەگەر دیقەت بدەیت ئێمە پێشتر نەک ئێمە بە بیر و بۆچوونی ئێمە یان بە خوێندنەوەی ئێمە ئەمە شتێکە قابلی دەستکاریکردنە، بەڵام لە بەیانەکانی حکوومەت یاریمی کوردستانە وازەح دیار بوو کە پابند نابن بەم بودجەوە. ئێمە کە لە بەغا بووین لە ماوەی 2 ڕۆژە 2 بەیان دەرکرا لە سەر بودجەکە کە پابند نابن ئەم بودجێ بەم شێوە لە مەسلحەتی خەڵکی کوردستانانیە، بەڵام دوای هاتنەوە و دوای ئەو دانیشتنە جۆرێک لە دەرمی نواندن هەبوو لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە ئەو بوو کەوتیان ئەگەر بزانین ئەم بودجەیە دۆلارێک زیاتری تایە بۆ ئێمە ئەو پابند نەبین پێوەیە، بەڵام ئەوەی ئەمڕۆ کە کاگنێچیر وتوێتی خۆتان گوێتان لێ بوو هەڵبەت متابعیشیەکەنەوە جارێکی تر شتێکی ترە لەبەرەوە تۆ سێری ئەم دیقەت بدەیت لەگەڵ هێنان و بردن و ئەوانە بە تەئکید ئەوەی لێ خوێندرێتەوە کە حکوومەتی هەرێم پابند نەبێیان عەلە الئەقەل ئەگەر پابندیش بێ بەم شێوەیە پابند نابێت کە هەیە لە ناو بودجەکەیە. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێستان. کاکزان ئەگە بێنە لای بەڕێستان سەبارەت بەو هەوڵەی کە ئێوە پێشتر لە بەغدا وەکو 4 فراکسیۆن داتانیانی ئێوە چی بکرێ بەوەی کە ئەم هەوڵەی ئێوە سەر بگرێ ئەوەی کە تاکو ئێستا مەسەر لە حکوومەت ئامادەکاری نەکردووە بۆ پابندبوون بە یاساکە و هیچ وەفدێکیش لە حکوومەت هێرێمەوە سەدانی بەغدادی نەکردو بۆ قسەکردن لەگەڵ حکوومەتی عێراقی. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. سلااو ڕێزم بۆ برای بەڕێز دکتۆر بەختیار و هەموو بینەرانی ئازیز. بێگومان ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان 2 ئەرکی سەرنشیمان هەیە، ئەرکی یاسادانان و ئەرکی چاودێری. ئەوەی لەسەر ئێمە بوو وەکو پەرلەمانتارانی کورد ڕۆڵی خۆمان بینی بەبێ پشتیوانی حکوومەت هەرێمی کوردستان لە کاتێک کە حکوومەت هەرێمی کوردستان زۆر بێباکانە لی دانیشتە بوو، ئێمە شەڕی بۆ زەمان دەکرد، شەڕی پێشمەرگەمان دەکرد، شەڕی موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانمان دەکرد. ئەوەی لە دەستەمان هات ئەوەندە بوو ئەچەند ئێمە خۆ بەتەنها پەرلەمان پێک نهاتوو لە دەنجی کورد بەتەنها تا هەرچی بمانەوێت جێ بکەین و لە ناو بووجە لە ئەنجامی ئەو گفتوگۆ ئەو ڕوونکردنەوانێک کە دامان توانیمان یاسای بووجە بە شێوەیەک دابڕێژێت بە دڵنیاییەوە دەڵێن باشترە لە یاسای بووجەی ساڵی 2016 لە 2015. ئەرچی خۆمان جێبەجێ کرد ئێمە ئەو مادانێک کە پێوەستن بە هەرێمی کوردستان جێمانکردنەوە پشتی هەرێمی کوردستان 1970 وەکو خۆی مایەوە و پشتی پێشمەرگە ڕوونتر دیاریکرا
و پابندەکانی حکوومەت هەرێم حکوومەتی ناوەندی دیاری کراوە ئەرچی خۆمان جێبەجێ وەکو ئەرچی یاسایی ئێستا ماوەتەوە بواری جێبەجێکردن لەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیە پاشان ئێمە شک و پەرلەمانتاران دەست بە ئەرچی دووەم دەکەن کە ئەرچی چاودێریکردنی جێبەجێکردنی بوزێ لە ڕاستیدا ئەگەر هاتوو هەر لایەنێک بۆ هۆکاری ئەوەی کە ئەم بوزێ جێبەجێ نەکرێ ئەم یاسا جێبەجێ نەکرێ پابەند نەبێ بە یاساکە و لە ئەنجامدا هاوڵاتیان زەرمەند بن وەکو ئێستا زەرمەندن ئەو کاتش ئێمەکو پەرلەمانتارانی کورد کۆبوونەوەی خۆوان دەکەین و ڕای دەگەێنین کە چێ بەرپرسە لەو قەیرانەی کە ڕوویدا و بۆچی ئەم هەوڵە بۆ چارەسەرکردنی گرفتی دارایی لە هەرێمی کوردستان چارەسەرکردنی قەیرانی مووسە لە هەرێمی کوردستان هەوڵێک بوو بۆ چارەسەرکردن بۆچی ئەم هەوڵە شکستی پێهێنرا بۆچی سەر نەکەوت چلایەنێک لی بەرپرسە حکوومەت هەرێمە یا حکوومەتی ناوەندە ئەم ڕاستیانە هەمووی لە کاتی خۆ باز دەکەین ئێستا نەک ئەمڕۆ دەرکەوت بێ لە هەموو لێدوانەکانی ڕابردووشم لە دوای پەسەندکردنی بوزە من ڕامگەیاندووە کە حکوومەت هەرێمی کوردستان پابەند ناوێت بە یاسای بوزە ئەوەی لێ خوێندرێتەوە لە هەڵوێستەکانی لە بەیاننامەکانی لە ئێرادە سیاسەکەی پابەند نابێت بە یاسایی بوزەی عێراقی بۆ ساڵی 2017 ئەگەر دەستکەوتی باش تێدابیت بۆ خەڵک بۆ فەرمانبەران بە شێوەی گشتی لەبەرەوەی دیارە کۆمەڵێک بەرژەوەندی تری ڕەچاو کردووە بەڵە زۆر باشە بەس ئەو کارەکەی چیانی بەڕێزت ڕادوایە کە لەگەڵەوەی کە یاسای بودجە شتی باشی بۆ خەڵکی کوردستان تێدایە بۆچی حکوومەت پابندی نابێت ینی مادام شتی باشی تێدای بۆ فەرمانبەران کاک حەچیم یاسا یعنی ڕێکخستن و ڕێگرتن لە فەوزا ڕێگرتن لە گەندەڵی ئەتوو بیرە بەرچاوی خۆت هەرێمی کوردستان 3 ساڵە بە شێوەشی نایاسایی دەستکاری سەرۆت و سامانی گشتی دەکا بۆ لەبەرەوەی یاسای بوزە لە هەرێمی کوردستان نییە باشە حکوومەتی هەرێمی کوردستان تۆ کە پابەند نابی بە یاسای بوزەی عێراقی دەیفەرموو بۆ خۆت یاسایشی بوزەت بە هەبێ پابەند بە یاسای خۆت بەڵام لە سەردەمی کارابوونی پەرلەمانیش یاسای بوزیان پێشنیان نەکرد و پەسەند نەکرد و ئەوە ساڵی سێمیشە هەرێمی کوردستان بە شێوەی نایاسایی دەستکاری بوزەی هەرێمی کوردستان دەکا کە ئەمە منۆک و قانونێک دەڵێم ئەمە خەتەرترین شتە پێویستە بەرپرسانی ئەم حکوومەت هەموو بدرێنە دادگا لەسەرەوەی سەرۆت و سامانی ئەو میلەتە بە چ یاسایەک بە چ سەلاحیەتێک بە چ دەسەڵاتێکی قانونی تۆ ئیمزا دەکەی ئەوەندە پارە خەرج کرێ بۆ ئەمە چونکە یاسای بوزە بێجگەلەوەی کە شەفافیت بەدەست دەهێنێ و دیار دەبێت داهاتەکان چین و خەرجەکان چین و سێکتەرەکان چۆن دابەش دەبن چاودێریشیش پیا دەکات لایەن میلەت و ڕاگەاندن و حکوومەت لەسەر ئەم سێکتەرانە بەڵام ئێستا کە لە هەرێمی کوردستان ئەم یاسایانە پابندیش نابێ بە یاسای ناوەند زۆر ڕوون و ئاشکرایە چێ مستەفیدە لە نەبوونی یاسا لە پابند نەبوون بە یاسا کۆمەڵێک بازرگانی سیاسی کە هەر لە پرۆسەی دەرهێنانی نەوت لە چێلگەکان تا بارکردنی لە ناقیلەکانی نەفت لێرە کۆمەڵێک پرۆسەی تا وەرگرتنی پارە و گۆڕینەوەی دۆلار بە دینارەکە کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی بەرژەوەندی تەسک بەرژەوەندی بسوک تحقیق دەبن ئەگەر هاتوو یاسای بوزەی عێراقی جێبەجێ بکرێت ئەم بەرژەوەندی بسوکانە ئەم بەرژەوەندە تایبەتیانە هەموو لێ دەدرێن نامینێ داهاتەکە دەگەرێتەوە خەزێنەی گشتی و بە شێوەشی تر دێتەوە بۆ ناو خەزێنی هەرێمی کوردستان و دارایی هەرێمی کوردستان کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی زەرمەند دەبن بۆیە من بە دڵنیاییەوە دەڵێم ئەم بازرگانە سیاسیانە کە بەرژەوەندە تایبەتیەکانیان دەکەوێتە مەترسی دەبنە کۆسپ لە ڕێی جێبەجێکردنی یاسای بوزەی عێراقی بەڵێ ینی پێ وایە تاکەوە کار ئەو بازرگانە سیاسیانن کە بەڕێز باسییان دەکەی کە ئەوکارن بۆ جێبەجێنێکی یاسای بودجێ عێراق لە بەرژەوەندی ئەواندایە بۆیە هەرێمی کوردستان پابەند نابێت هیچ تەفسیرێکتر هەڵ ناگرێ لەبەرەوەی یاسایەک هەیە هەر نەبێ لە عێراق یاسایەکە پێوترێ یاسای بوزە فەرموو لە بەرامبەردا کە تۆ ئەم یاسا جێبەجێناکەی لە هەرێمی کوردستان یاسایەک هەیە بە پێی ئەم یاسایەک تۆ دەستکاری قوتی خەڵک بکەی هیچ بەدیلێکی باشتی پێ نییە حەلێکی یاسایی پێ نییە بۆیە هیچ تەفسیرێک هەڵ ناگرێ جگە لەوەی کە ئەم حکوومەتە ئێمە هەرێمی کوردستان ناوێت پابند بێ بە یاسا دەیوێت لە دەرەوەی یاسایش بکە دەیوێت بازارێکی شێوا و هەبێ کەس حاڵی نەبێ
چی هەیە چی نییە ئێمە بە ڕاشکاوی گوتومانە و لێرەش دووبارەی دەکەینەوە هەموو ئەو ژمارانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر زاری وەزارەتی سامانە سروشتیەکان لە داتاکانی وەزارەتی دارایی دەیخاتە ڕوو چ ژمارەی بەرمی لە نەوتەکان چ ژمارەی دینار و دۆلارەکان ئێمە ناتوانین بڵێن ڕاستە هیچ متمانەمان نییە هیچ چاودێریی پەرلەمانی بەسەوە نییە چاودێری دەستگای نەزاهی بەسەوە نییە کەس نازانی ئایا قەرزەکانمان ڕاستینە یا ڕاستینە چەندن کەی تەواو دەبن کەی دەستی پێ کردووە تاکە ئێمە بەردەوام دەبین لەسەری هەموو ئەو ژمارانێک کە ئەوان دەیڵێن قسەی ئەوانە هیچ کەسێک ناتوانێت سوێندان لە ذاتی بخوا کە ئەم ژمارانە ڕاستن بۆیە بەڕاستی ئێمە لە بارودۆخێکی کارە ساتاوی دەژین کێشە لەوەدانی وەکو یەکێ لە زانایەکانی بواری ئابووری دەڵێ کێشە لەوەدانیە کە پارەکەمە نا مەسەلەکە ئەوەیە دەستی نائەمینمان زۆرە با ئەگەر نەڵێم دزمان زۆرە کێشە ئەوە نیە کە پارەکەمە کێشە ئەوەیە کە دەستە نائەمینەکان زۆرن کە بە بێ یاسا دەستکاری داهاتی ئەم میلەتە دەکەن ئەو مافە بە خۆیان ڕەوا دەبینن کە قوتی ماڵ و منداڵی ئەو خەڵکە کەم ئەندامان و هەژاران و کەسوکاری شەهیدان و پێشمەرگەوانە دەستکاری بکەن چۆنیان بوێ کەمی بکەن چۆنیان بوێ زیادی بکەن بەدەر لە هەموو یاسایەک چونکە ئێستا یاسا لە هەرێمی کوردستان لە مۆڵەتدایە چۆن لە مۆڵەتدا یاسا ینی مۆڵەتی وەرگرتووە بۆ ماوەی چەند ئەوە مۆڵەتی کراوە یعنی ئێستامە بەڕاستی باردۆخێکی تەواو ناتەندروستە لە هەرێمی کوردستان هەیە نە سیستەم هەیە نە یاسا هەیە نە پرۆژە نە دەستوری هەرێمی کوردستان هەیە ئێمە ناتوانم شتێک بڵێم لێرە ینی ئەمەی کە دەشیدەن دەبێت سوپاسیان بکەین هەر لە پیاوەتی خۆی دەیدەن ئەگەر نە هیچ دەسەڵاتێک هەیە بە حکوومەتی هەرێم ناچار بکە کە موسەی خەڵک بدات ئەو چارێکە موسەی کە دەشیدا هەر باش ئەوەندەش ئەدەن چکە بەڕاستی دەسەڵاتێک لە دەرەوەی یاسا بێ لە دەرەوەی چاودێری پەرلەمانی بێ ناتوانانی هیچ وەسفێکی بکەین ناتوانانی پابندی بکەی بە هیچ دەستورێک و هیچ قانونێک بۆیە من دەڵێم حاڵەتێک لە هەرێمی کوردستاندا حاڵەتێکی بەدرە لە یاسا حاڵەتێکی تەندروست نییە بە هەموو مەقایسەکانەوە ئێمە وەکو حەسەن عەلەوی بیریارە عێراقیەکە لەو ڕۆژانە کۆڕەشی بەزگوتی ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە دەستەڵاتە حکوم نییە دەسەڵاتیش ئەگەر هات و پابند نەبێ بە یاسا زۆر مەترسیدارە ڕاستە دەسەڵاتت هەیە بمگری دەسەڵات هەیە قوتەکەم ببڕی دەسەڵات هەیە بکەی بەڵام ئەمە حکومڕانی نییە ئەمە پێی ناگوتری حکومڕانی دەبێ ئەمە دەستەواژێتی بۆ بدۆزینەوە حاڵەتی دەستەڵات حاڵەتێکی زۆر موقەتە دەبێت چەند مانگێک بخانێ نابێ 25 ساڵ بخانێ دەبێت بیتە دەوڵەت ئێستا ئێمە نەئەوەتە سەر بە دەوڵەت بین بۆ ئەوی بەهرەمەند بین لە مافە دەستوریەکانی خۆمان لە دەوڵەتی عێراق نەبووینەتە دەوڵەتێکی سربەخۆش بۆ ئەوی ئێمە هەندێک سەرچاویتر بدۆزین لە خۆمان ئێمە لەو بینە ماینەوە کە لەو بینە ماوینەوە میلەت هەموو زەرەریتی بەڵام تاقمێکی بچووک قازانزیەتی لەم باردۆخە و پێی خۆشە ئەم باردۆخە درێژە بچێشێ بەڕێ بەرژەوەندێک تایبەتەکان بەردەوام لە گەشە سندندان بەڵام بەرژەوەندێک گشتەکان بەردەوام لە زەرەدان لە کێشەدان بەڵێ سوپاس دەکەین کاکتور سەبارەت بەوەی کە بەڕێز تۆکاری پابند نەبوونی حکوومەت بە دیاریکراوی بۆچی دەگەڕێنێتەوە خۆی لە ڕاستیە کۆمەڵی هۆکارەیە یەکەمیان یعنی پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی هەیە ڕێکەوتنێکی 50 ساڵی هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیایەوە ئەم ڕێکەوتنە وەکو چۆنەڵێ وەکو قمارێک دۆڕانێکی گەورە تووشی بووە و ناتوانێت لێ دەرچێ ینی پێ دوایە تۆ ڕێکەوتنی وە قمارەوەی ئەو ڕێکەوتنی کە کراوە پێم وایە لە قمار ئینتر هەندێجار قمار شەفافەوە دەسەکە کەشفە وەک باسی ئەەکەنوانە لە فلیموانە بینی دێتمان بەڵام ئەمەی کە هەیە بە تەکید ئەو قمارەی کە کراوە ڕەنگە زۆر جار با بڵێن ئەڵێن ئێوە هاوپەیمانی استراتیژین لەگەڵ پارتیا ئەگاتان لەمە نییە ئەگاتان لێ نیەوە لەبەرەوە نەکرد من پێم وایە نەکرد حیزبەکە ئاگای لێ نییە و با بڵێن حیزبی پارتی ژاگای لێ نییە ئەم قمارە دووسێ کەس چەند کەسێکی وازەحە یعنی خۆخە ئەوەی کە ئێستا بۆ بەداخەوە ئەو وەزارەتی کە دروست کراوە بە ناوی سامانی سروشتیەوە ئەمانە هەساون و مهندسی ئەم ڕێکەوتنەن بۆ ماوەی 50 ساڵ عین لە 2013ەوە بۆ 2063 ئەم ڕێکەوتنە کراوە 50 ساڵە ئەمە یەک دووهام
ئێمە خۆمان گوێمان لێ بوو قسەی خۆمان ناکەین قسەی خۆیانەکەین ئەوانەی کە ئەمەیان کردووە پرسیارێکی جددی ئەمە لێرە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان بەوازەحی بە بەرچاوی عالەمەوە لە پانێڵێکە لە هەولێر دەڵێ نرخی نەوت بەرمیلێک نەوت ئەگەر ببێ بە $100 نەک $40 و $45 و $50 ئەم قەیرانە هەر بەردەوامە بێ و ئەڵێت ئەگەر 100,000 بفرۆشین باشە یعنی تۆ حسابی ئەوە کە چەندێکەکە ئەمە ئێمە ناتوانین ئەم قەیران تێپەڕین بۆ لەبەرەوەی تۆ ئەم ڕێکەوتنی کە کراوە بە ناوی ڕێکەوتنەوە بەشی ئەوەندەی کە دەوڵەتی تورکیا و با بڵێن ئاک پارتی خۆی داد و گەشە پێدان و ئەردۆگان قانجازیان کردووە لەم ڕێکەوتنەدا بە نیو هێندە خەڵق قانجازی نەکردووە و ئەگەر وا نەبوایە یعنی پرسیارێکی جەوهەری لێرا هەیە هەر بە قسەکەی خۆیان ئەم بەڕێزێکە وەزیری سامانە سروشتەکانە سەردەمانە گوتی ئێمە 600,000 ڕۆژانە ئەفرۆشین دوایی ئێستا ماوەیە گوتی 900,000 ماوەیەکی تروتی ئەگەێنە ملیۆنێک ئەخیرەن داتاکە خۆی باسی کردووە ئیتر باسی شتیتر ناکەم وانە ئەوەی کە خۆی ئەترافی کردووە ئەڵێت ئێمە ڕۆژانە 600,000 بەرمی لەفرۆشین باشە پرسیارە جۆوەرەکە لێرەوەیە دەوڵەتی عێراقی خاوەنی 15 محافەزەیە باشە شەڕی گەورەی داعشەکات نەوت هەر نەوتە و وەکو ئێمە ئەبێ وا بێوانە لەوێ هەمووی کە کۆ ئەەکەیتەوە بەو 550,000 کە لە هەرێمی کوردستانی شەڕوە تا ئێستا 3,400,000 هەر چۆنێک سێری ئەەکەی سێ قاتی ئێمە بۆ حوسەکە یان 4 قاتی ئێمە ئەفرۆشن 4 قات و نیو باشە خێرە ئێمە لێرە بە ڕوبعە موچە بەس گۆڕینی سیستەمی پاشەکەوت و ئەوانە ناتوانین لە 12 مانگا دەموچە بدەین بەڵام حکوومەتی عێراقی هەموو موچەکانەدا لە ساسەی موچەکانیشەدا و سولفەی 10 ملیۆنی بۆ مۆزەفین ئەکا سولفەی 100 موچەیی بۆ مۆزەفین ئەکا کۆمەڵێک با بڵێن سولفەی تر بۆ لە بواری کەرتی پیشەسازی و زەراع و ئەمانە لە بانقەکانە ئەمانەیەکە کەواتە تۆ لێرە چییە؟ لێرە تۆ ئەم ڕێکەوتنی کە کردوتە دۆڕانوتە وەکو قومارەکی کە باسم کرد بە شێوەیەک دۆڕانوتە ئەگەر قیمەی نەوتەکەش بگاتە $100 تۆ هەر ئەو پارەیە وەرەگری کە ڕێکەوتنێکی دۆڕاو کردووە زۆر باش ئەمە یەکێتی نیشتیمانی هیچ بەشدارنی لەو قومارە گەرەمە قومار بێ و ڕێکەوتنێک کراوە لەگەڵ تورکیا نی جێگری سەرۆک حکومەت ژەوەندەی کە جەنابەداگەڵێ نییە خۆی لە ڕاستیە ئەمە جەدەلێکە زۆر باسەکری ئاگای لێتی ئاگای لێ نییە ئێمە جارەکەی پێشووتریش کە کاگ عیمادی لێبوو ئەیان و کاعیما دوێتی ئاگام لێتی ئاگامێنێ تا دوای خۆی ڕاستی کردەوە ئەوە وتی ئێمە ئەڵێن ئاگامان لەوە بووە کە ئەم ڕێکەوتنە چۆن کراوە بەڵام ئاگامان لێ نییە کە چۆن دەرەهێنرێەوە چەندێکی بۆ کۆمپانیەکان وانە خجا لێرەوە ویستیم شتێکی تر بڵێم تۆ سێر کە ئەو موچەیە کە بۆ خەڵک دانراوە دووقاتی ئەو موچەیە ئەدرێتەوە بە قەرزی کۆمپانیەکان بۆ لەبەرەوەی فەشەلێکی گەورە لەناو ئەم وەزارەتە هەیە دۆڕانە نەزانینە فەشەل هەرشتێکی ترێ ڕوبەڕووی ئەمەکرد ئەم وەزارەتە هەم حکوومەتەکە هەم خەڵکەکە هەم ئەزمونونەکە هەم مامۆستایان و فەرمانبەرە هەمووی تووشی کارەساتی گەورە کردووە بەڕاستی ئەمە ئیجاد لێرەوەیە کە ئەمەوێ بڵێم جەنابەت باست لەوە کرد بۆچی ئێمە بۆ سەبەبی یەکەمیانەوەیە کە بۆ پابند نابین بە مۆزوعەوە لەبەرەوەی یعنی بەدەست خۆی نییە من تەسەورەکەم یعنی حکوومەت لە قودرەتی خۆی دەرچووە کە بتوانێ پابند بێ بەبووجەوە لە شوێنێکی ترەوە یاریەکە ئەجوڵێندێ لە دەرەوەی ئیرادەی خۆیەوە ئەویش مەسەلەی دەرچوون لەو ڕێکەوتنە 50 ساڵیە ڕەنگە کارەساتی گەورەی بێ کۆمەڵشتی لە بینی خۆیان بەڵام بەڕوونی لەسەر یەکێتی نیشتیمانیەکە بەڕوونی ینی پێ دوایانە بەشدارە ناگەشی لە ڕێکەوتنەکەی بەڕێزت من ناتوانین بابینیەوەکەین و من لە بەغام بەڕاستی وەکوتە بێژ یەکێتی لێرە بەڵام جەنابەت ئەندامی ئەنجومەنی ئەندامی ئەو دووسێ جار بلوتەکەوتی ناو بجێدەلەوە هەروتە بێژی ئەنجومەنی ناوەندیژنی مەگەر بێ لەسەر ئەندام لێ بەڵام با ئێمە باسی لێرەکەی خۆمانەدەی دووەمیان مەسەلەی شەفافبوونە تۆ سێری کە حکوومەتی عێراقی هەمومان لاریمان لەوە نییە کە حکوومەتێکە گەندەڵی تایە بەڵام لە هەمان کاتا لە مۆزۆی شەفافیەتە بە تایبەتی لە مۆزۆی بودجەیە وازە هەشتەکان
بابەکان هەمووی جیا کراوەتەوە چەندێکە درێ بە وەزارەتی تەندروستی بە وەزارەتی دیفاع و هەروەها زۆر بە وازەحی بینیمان وەزیری دیفاع لەسەر چی ئیقالەکرا لە ناو پەرلەمانە لەسەر کەیسی گەندەڵی و وەزیری دارایش بە هەمان شێوە و وەزیری تریش بەڕێوەیە خودی سەرۆک وەزیران ناوی لە لیست و ئەوانە هەبوو کە ئیمزای بۆ ئۆکرایەوە ئایا ئەمانە لە هەرێمی کوردستانە هەیە نەخێر باشە پرسیارەکەی تر ئایا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێ بم بوجۆ ئەبێ پابەند بێ بم ئالیەتانەوە کە باسمان کرد مەسەلەی شەفاف بوون مەسەلەی ئستیجوا بوو بانگێژناکردن و لێپرسینەوە حکوومەت هەرێم لەگەڵ ئەوانە سەرۆکاری نیە حکوومەتی هەرێم بەداخەوە یعنی لێرە پەرلەمان نییە یعنی ئیتر تۆ کەوتی پەرلەمان نییە ئیتر نە پرۆژە یاسا باسەکرێ نە لێپرسینەوە باسەکرێ نە محاسبە باسەکرێ یعنی خۆی مەفرۆز وایە بۆ نمونە ئەم وەزارەتەی کە وەزارەتی سامانە سروشتیەکانە بەهاتایەتە پەرلەمان لەگەڵ و لیژنەی وزە و سەرچاوە سروشتیەکانی پەرلەمانە لەسەر ڕێکەوتنەکە لەسەر داتاکان لەسەر شەفافێت چام لەمەوێ لێرە یەکش بڵێم ئێمە وەزارەتی نۆتمانەیە لە عێراقا کاکە حەکیم تۆ ئەزانی هەموو ڕۆژێ 6 تەقریری ڕۆژانە 6 تەقریر لەسەر هەموو کێڵگەنەوتیەکانی عێراق لەسەر چەنیەتی دەرهێنانی و چۆنیەتی دەرهێنانی و چۆنیەتی ناردنی بۆ شوێنە بۆ بەندەرەکانی دەرەوە هەموو ڕۆژێ 6 تەقریر ئەچێتە بەردەم وەزیر وەزیریش لەگەڵ لایەنە فەنیەکانە وەکیل وەزیر ئەوەی کە تەئین کراوە سەیری و تەقریرانەکەن بۆ نمونە کێڵگەیەک لە بەسرە ئەڵێ ئەم کێڵگەیە کێڵگەی ئەلف ئەمڕۆ 200,000 بەرمیلمان دەرهێناوە ئەم 200,000 لە سەعات ئەو نەبووە ئەو نەبووە دراوەتە ئەو بەندەرە لێەوە ڕۆشتووە ئەمڕۆ سعر بەو نەبووە بای ئەو نەکە ئێوارە ئەچێتە لای وەزیر زۆر باش شتانە لێرە بۆ بە خەو ئەمانە خەو شەفافیت لێرە خەونە بە تاکید یعنی تۆ هیچ شتێک ئەوەی کە پەیوەندی بە قانونەوە هەبێ وڵی بە شەفافێتەوە بێت ئیزافەتەن بۆ ئەوە یەکێک لە مەترسیە هەرە گەورەکان مێ ئەوە بڵێم ئێمە ئەم ساڵ 2007 بەرەو ساڵی هەڵبژاردننی پەرلەمانە ڕۆین ئەگەر ئاوا بڕوە ئالێتێک نییە بۆ زۆر باش بەڵام کەواتە دیموکراسیەتیش لە هەرێمی کوردستانە خەونە ئەبێ خەریک بۆ ئەوە ئەچێ نەخەون یعنی با بڵێن ئەبێ بە شتێکی مردوو بەرەو مردن ئێستا پێ دوای یاسا لە کوردستان مردووە شەفافیت مردووە دیموکراسیەتیش مردووە ئەوە من ناڵێم ئەو واقعەکە وایە یعنی یاسا چییە پەرلەمانە سەرچاوە یاساداران خۆ وەزارەتی سامانە سروشتیەکان یاسا دەرراکە باشە بەڵام بەبوو چون ئەوانە مردوون یاس بۆیان هەیە من پرسیار لە جەناب خۆت نازانی پەرلەمان بەڵێ بە تەکید بەداخەوە ئەمە من پێم وایە لەکەیەکە بۆ ئەزمموی دیموکراسی لە هەرێمی کوردستان و بۆ هەموو دام و دەزیەکانی تر یەک شتیکە با بڵێ تۆ زانی ئێمە ساڵانی پێشووتر ئەم پرۆسەیە ئەمە زۆر مهمە باسیکەیت هەڵبژاردننی سندیکاکان هەبوو هەڵبژاردننی مامۆستایان هەبوو سندیکای خوێنکاران و قوتابیان هەبوو هی پزیشکان هەبوو هی لاوان هەبوو لاوان و گەنجان و ئەم ڕێکخراوانە بە شێوەیەکی ئالێتی دیموکراسی 2 ساڵ جارێ ئەم نەقابانە هەڵبژاردننی ئێستا ئەمانە کەس بە هەر بۆ بە ئەوەی کەوتم هەمووی بۆ بەخەون کەواتە بەرەو چی ئەچین بەرەو ئەوە ئەچین کە دیموکراسێتیش لێرە وای لێ بێ بەداخەوە ئەمە زۆر زۆر خەتەرناکە لە یعنی لە ئێمە قۆناغە هەرە ترسناکەکە ئەوەی کە خەومان پێوە بینی ئەمان و هەڵبژاردن نەکرێ و ئەو نەدام و دەستگای مجتەماعی مەدەنیمان هەیە ئێستا ئەوانەیش بوونیان نەماوە زۆر باشە کەواتە نە یاسامان هەیە بۆ چومی تۆ نە دیموکراسی و نە مافی مرۆڤیشمان دیموکراسیەتێکی لەرزۆگەیە بە تەکید ئەوەی کە مانگینەوە کە وادەی هەڵبژاردننی پەرلەمانە و ئەگەر وەزعەکە ئاوا بڕوا بەم سرعەتەکی سەڵیە کە ئەم حیزبانە ئەیانەیە کۆبنەوە و ڕۆژێگەڵی ئیجابی بۆ ڕۆژەکەی ترەڵێ وڵا کۆبنەوەیکی باشمان کرد و ڕۆژێکی ترەڵێ چاکە ئەخۆینەوە لای تۆلەتمە لەبەرەوە بە تەکید ئەمیش دیموکراسیەتیش لە هەرێمی کوردستانە بەداخەوە بەرەوە سوپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێکی کورتمان هەیە دواتەگەڕین و لای کاکزانە لە هەورێت لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکزان ئەگە بگەڕێنەوە لای بەڕێستان پێشتر بەڕێستان باستان لەوە کرد کە ینی ئێستا لە هەرێمی کوردستان یاسا مۆڵەتی وەرگرتووە کەواتە ئەگەر یاسا مۆڵەتی وەرگتوێ دەبێت چاوەڕێەوە بکەین یاسای بودجەی عێراق جێبەجێ بکرێت لە شوێنێکە کە یاسا مۆڵەتی وەرگتووە و سەبارەت بە مەسەلەی کۆبوونەوەی حکوومەتیش لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان کە لە 21 مانگ بەڕێوە چووە کارێکێک کە ئەم لیژنێش کە وابڕیار و پێک بهێنرێ ئەنجامی نەبوو. بەڵێ لە هەرێمی کوردستان ئەگەر وتت لیژنە واتە دەستی لێ بشۆ هەر کارێک بە لیژنە سپێردرا واتە دەستی لێ بشۆ. لیژنەی بۆچی بوو؟ هەردوو لایەن کۆبوونەوە لە ئەنجومەنی وەزیران نوێنەرانی ئێمە لە فراکسیۆنەکان بە داتای زۆر ورد ڕوونکردنەوەی تاویاندا حکوومەت ئەوانش قسەی خۆیان کرد سەرۆکی حکوومەت لێ بوو جێگرەکەی لێ بوو ئەگە بڕیارێک پێویست بوو لێ بڕیارەکە وەرگیرا بایە بەس کە کارەکە بە لیژنە سپێردرا ئەوە علامەتی ئەوە بوو کە ئەم کارە ناکرێ و هەر لەوێش کە گوتیان لە هەر شوێنێک دۆلارێک زیاتر بێ ئێمە ئەوە جێبەجێ دەکەین هەر ئەوەش وەڵامێکی ناواخن هەبوو کە دۆلارەکە لە لای خۆمان زیاترە و بۆ خۆمان دەبێ بۆیە پێوە دیار بوو کە ئەم کۆبوونەوەی بەرەنجامێش نابی بەنسبەت ئێمە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا کۆبوونەوە کە بۆ ئێمە باش بوو لە بەرەوەی ئێمە قسەی دڵی خۆمان ڕاستە من و دکتۆر بەختیار لەوێ نەبین بەڵام نوێنەرانمان لێ بوون قسەی دڵی هەمووانیان کرد و حەقایقەکانیان ڕوو بە ڕووی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و سەرۆکی حکوومەتیش لە کۆبوونەوەکە دانی بەوە دانابوو کە حکوومەتی هەرێم کەمتەر خەمە چەند هەفتەیەک بەر لە گفتوگۆکردنی بودجە لەگەر نوێنەرانی کورد هەماهەنگی نەکرد و پێشنیارەکانی خۆیان نەدا نوێنەرانی کورد تەنها ڕۆژی دەنگدان بە خەبەر هاتن دانیان بەو ڕاستیەدا هینا ئەگەر لە ئیعلامیش باسییان نەکردبێ بەنسبەت ئێمە کۆبوونەوەکە گرنگ بوو چونکە وەزەت نەزەری خۆمان بۆیان ڕوون کردەوە و گرنگی پابەندبوونیان بە یاسای بودجە بۆ ڕوونکرایەوە و بۆیان ڕوونکراوە کە ئەم یاسای بودجە باشترە لە یاسای بودجەی ساڵی پار کە زۆر پێی ڕازی بوون پێتان باش بوو بە خۆتان ئیتفاق نەفتێکەکەتان کرد بوو ئەگەر چی پابەندیتان پێوە نەکرد ئەمە بە هەر حاڵ پرسیاری خۆتانە من دەمێ سەرنج بدەمە سەقسێشی بەڕێز دکتۆر بەختیار کە باسی قسەکەی وەزیری سامانە سروشتیەکانی کرد کە وتی ئەگەر نرخی نەوت بگاتە $100 قەیرانەکانی هەرێمی کوردستان چێشتەکە چارەسەر ناکە من پێم وایە ئەو قسەی زۆر ڕاست بوو چونکە بۆ خۆی زۆر باش دەزانی لەم $100 چەندی دەگەڕێتەوە ناو خەزێنەی گشتی ڕێژەشی زۆر کەم دەگەڕێتەوە ناو خەزێنەی گشتی بۆ خۆی شتێکی کردووە کەسەری لێ دەرناچێتە ناخۆی و چەند کەسێکی کەم نەبێ چونکە ئەم پارەیە کە دەشێتەوە بۆ هەرێمی کوردستان هەمووی نایەتەوە ناو خەزێنەی گشتی هەمووی نایەتەوە بێتە موچە بۆ هاوڵاتیان لێی بڵاوە دەبێت بە شێوەیەکی زۆر ناشەفاف و زۆر نادیار کە هەموو احتیمالێک هەردەگرێت هەموو احتیمالێک هەردەگرێت ئێمە زانیاریمان نییە بۆیە ناتوانین کەس تۆمەتبارکەین بەڵام بەلای کەم دەتوانین گومانێکی زۆر گەورە بخەینە سەر ئەم پرۆسەیە ناشەفافیت لە ئەو پەڕیدایە ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی هەیە ماگانە راپۆرتی خۆی سەبارەت بە پرۆسەی نەوتی هەموو وڵاتان بڵاو دەکاتەوە بەرامبەر هەرێمی کوردستان نووسیەتی بۆ شایی لەبەر ئەوەی هەرێمی کوردستان هیچ ژمارەیەکی نادا بەدەستەوە هیچ کەس ناتوانێت پشتڕاستی ژمارەکان و داتاکانی هەرێمی کوردستان بکاتەوە کەواتە ئەم بارودۆخە ناقانونیە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزەرێ لە ڕاستیدا هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت کە لە 2016 بەسەر میلەت داهات بەسەر موچە خۆران داهات و من نامۆی خەڵک بێ ئومێد بکەم بەڵام پێم وایە ساڵی 2017 سارێکی ئاسانتر نابێت لە ساڵی 2016 لە ڕووی موچەی فەرمانبەرانەوە لە ڕووی داهاتەوە لەبەرەوەی ئەم بەڕێزانێک کە پرۆسەی نەوتیان کەوتۆتە بەردەست دەزانن چ دەستکەوتێکی تایبەتیان بەدەستکەوتووە بەداخەواگەر بێ گراسی زۆربەی وڵاتە نەوتیەکان بکەیت لە هەر وڵاتێک کە بەرهەمهێنی نەوت بێ و نەوت بفرۆشێ و یاساتەیدا بەرقەرار نەبێ ئەم وڵاتە سەردەشێشێ بۆ گەندەڵی بۆ دیکتاتۆریەت بۆ پەیدابوونی مافیا پەیدابوونی ملیاردێری هەڕەمەشی کە لە ناکەوت دەبێتە ملیاردێر
ئەمانە لە وڵاتی ئێمە خەریکە هەموو پەیدا دەبن بۆیە ئەم بارودۆخە بەو وەزع بەم شێواویەی ئێستا زۆر لە بەرژەوەندی هەندێک کەسدایە هەوڵ ئەدەن درێژەی هەبێ بەردەوام بێ هەتا پێیان ئەکرێت ڕێخستنەوەی ئەم بارودۆخە و خستنەوە سەرسکەی یاسایی خۆی بەرژەوەندە تایبەتیەکان لە ناو دەبا و شەفافێت بەدی دێنێ و یاسا بەرقەرار دەکا کە لەم حاڵەتەش بەڕاستی چێ زەرەر دەکا ئەمانێک کە لە بازاڕە شێواوەکان خازاز دەکەن ئەوان زەرەر دەکەن لەم باردۆخە بۆیە من پێم وانیە حکوومەت هەرێمی کوردستان پابەندی بکات بە یاسای بودجەی عێراقیەوە کە لە دوێنێەوە ئەبێ لەسەر یاسای بودجەی عێراقی کاروباری دەوڵەتی عێراق بەڕێوە بچێ و لەوەش دەچێت حکوومەتی ناوەندیش زۆر نیگەران نەبێت لەوەی کە هەرێمی کوردستان پابەند نییە لەبەرەوەی ئەرکێشی گرانی هەرێمی کوردستانی لە ئەستۆی بووتەوە هەرێمی کوردستان وەکو حەیدرعەبادی لە کۆنگرە ڕۆژناموسیەکە ڕاگەیاند ئەو بڕەنەوتەی کە دەفرۆشێ بای 170 و زیاتریش کەواتە حەقیقەت داوا هیچی تر لە بەغدا بکە ئەمە دەبێت ئێستا مەمنون بین کە هەندێک خەرجی حاکیمەکانی شەنە ئەوانیشمان بۆ دێت تا ئێستا مەسەلەی دەرمان و پارەی جوتیاران و بەو پسریە و بۆ کەم و کوڕیە یان ئەمەی کە فۆرمی خۆراکە ئەمانش بەردەوام بێ هەر باشە لە چاکەی خۆیانە کەواتە بەغدا زۆر نیگەران نییە لەوەی کە هەرێمی کوردستان سەربەخۆ نەوتی خۆی دەفرۆشێ لەبەرەوەی بەغدا ئەرچی هەرێمی کوردستانی لەسەر نەماوە ئێستا و قسێکی قانونیشی پێ بەرابەر بە خەڵک دەڵێ کاکە داهاتی ئێمە لە نەفتەوەیە 170 نەفتەکەش لە لای ئێوە وا دەڕوە ئێوە مشکلتان لە لای ئێمە نییە مشکلتان لەگەر فەرمانڕەوەکانی خۆتان لەگەر دەسەڵاتدارەکانی خۆتان لە هەرێمی کوردستان بۆیە هەر وەکو بڵێ ڕێککەوتنێکی ژێر بەژێر هەبێ لە نێوان بەرپرسانی هەرێم و بەغدا لەسەر ئەوەی من بۆ دەپۆشم تۆش بۆم بپۆشە من نەوتی خۆم دەفرۆشم تۆش پارەم بۆ مەنێرە کەس لە کەس ئیتر لەم بینە لەم معاملەیە هەندێک کەس هەندێک لایەن قازانج دەکەن سوودمەندن بەڵام بەڕاشکاوی دەرکەوتووە کە زۆرینەی خەڵک کە وڵات کە موچەخۆران زەرمەندی یەکەمی ئەم قەیرانە بوون زۆر باشە حیزبە سیاسەکان ئێستا بە پرسیارەتێکی زۆر گەوریان دەکەوێتە سەر لەم گەڕەی دانوستانە کە دەستی پێ کردووە بۆ ئەوەی یەک لە فایلە هەرە گرنگەکانیان ڕەنگە گرنگتر لە فایلی سەرۆکایەتی هەرێم داهاتی نەوت بێتن و چۆنیەتی مامەڵەکردن بێ لەسەر ئەم داهاتانە بەڵێ زۆر باشە بەس زۆر بە کورتی سەبارەت بە ئەرکی ئێوەکو پەرلەمانتانە پێتان وایە ئەرکی خۆتان جێبەجێ کردووە ئەرکی خەڵک و ئەرکی هێزە سیاسەکان مەسەلەن دوای ئەوەی کە یاسای بودجە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر حکومەت پابەندەوێت چییە؟ ئێمە وەکو پەرلەمانتار دەسەڵاتمان سنووردارە ڕەنگە هەندێک خەڵک نەزانێت پەرلەمانتار ئیشی چێ و ئیشی چنیا ئەرکی ئێمە یاسادانان بوو یاساکەمان دانا ئەرچی ئێمە لە دوای جێبەجێکردنی یاسا ڕوونکردنەوە یاساکەیە زۆر بەرنامەمان لەسەر کردنەوە و بەرنامەشکە لە خزمەتی ئێوە داینا ئەوە ڕوونکردنەوەی زیاتر لەسەر دەدەین بەردەوامیش دەبین پاشان چاودێری جێبەجێکردنی یاساکە دەکەین پاش مانگێکی تر پاش دوو مانجی تر کە قەیرانەکە هەر بەردەوام بوو حکوومەتی هەرێمیش هیچ ئامادە هیچ گفتوگویەک نەبوو لەگەڵ بەغدا و ئەمە پێشنیارێکی باشمان بۆ حکوومەت هەرێم کرد گوتمان بەلای کەم دوو مانگ بە شێوەیەکی ئەزمموی وەرە پابند بە یاسای بودجەی عێراقی دەرکەوێ بزانین ئایا بەغدا لە لای خۆیەوە پابندەکانی جێبەجێەکە یا جێبەجێ ناکە ئەگە بەغدا پابندەکانی جێبەجێ نەکرد و بەشی هەرێمی کوردستانی نەنارد ئێمە هەموومانەکو نوێنەرانی کورد و هەموو خەڵکیش لە شەقامەکان پشتیوانی حکوومەتی هەرێم دەکەین و گلەیەکامان ئەوزار ڕوو لە بەغداکەین بەڵام تەنانەت ئەم پێشنیارەشیان وەرنەگرت لە ئێمە بۆیە من پێم وایە بەڵێ ئەرچی خۆمان جێبەجێ کردووە هەست بە کەم تەرخەمیش دەکەین لە بەرەوەی هەر ئەوەندەمان لە دەستدەڵاتێ پەرلەمانتار ئەوەندەی پێکرێ قسە بکە پرۆژە بدا پێشنیار بکە بەڵام هەر شتێکی تریشمان پێ بکرێت لە سنووری یاسا بێگومان کەم تەرخەمی بە خەڵکی خۆمان سپاس دەکەم دواتەگەڕێن وڵای بەرستان کاکتۆر پێشتر باز لەسەر مەسەلەی ڕێکەوتنەکەی تورکیا وتت ئەنی قومار کراوە یعنی ئەو قومارەوە ئەو ڕێکەوتنێکە لەگەڵ تورکیا لەبارەی نۆتۆکراوەیە بەڵێ زۆر باشکەوە تاوانی کە ڕێکەوتنەکەیان کردو قومارچین بۆ سنی تۆ والله ئەخۆی زانی مۆزوعەکە چییە مۆزوعەکەوەیە کە ئەم ڕێکەوتنیەکە با بڵێن بەداخەوە ئەم نەهامەتی هێناوە بۆ هەرێمی کوردستان ئەو نەهامەتی کە ئێستا خەڵک لە بژێویەکی زۆر ئاڵۆز و نالەباردایە و تەنانەت یعنی ڕەنگە تا لە ساڵی 90ەکانە وەکو ئێرە نەبوو ئێستا نەبوو چکە لە هیچ نەبێت لە ساڵی 90ەکانە خەڵکەکە لە پێشترە ئەو حاڵەتە خۆشگوزەرانیە گەورەی نەبینی بوو وەک لە ساڵی 2012 و
سیانزە یاسە کەوتوتە ناو مەزەقەوە یان لە ساڵی 90ەکانە هەمومان لە بیرمانە مەکتەب نەوەستا خوێندن نەوەستا و دائیرەکان هەبوون سە سیرەکەی ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی ئەگەر ئیشێکی دایرێکی تاپۆی هەبێیان دایرەیەکی تری هەبێ فەقیرە لەبەرەوەی ڕۆژی لە هەفتەیەکە ڕۆژێکیان 2 ڕۆژ مۆزەف داوامەکە ئیشەکانی ئیشی 2 ڕۆژ 3 ڕۆژ عملەیەکی بە 2 مان بە 3 مان بۆ تەواو ناکرێ کەواتە ئەمە هەمووی کارە ساتەکە ڕوویداوە مەسەلەی ئیسیسمارات و ڕێگە و بان و دروستکردنی قوتابخانە و پارک و نەخۆشخانە و ئەمانە هەمووی یعنی شتێک نەماوەتەوە لە وڵاتەیە کە ناوی ئەوانە بێ و کۆچی گەنجان بۆ دەرەوە و مەسەلەی ئەوە بابە بڵین موچەکە کە سوکاری شەهیدان ئێستا مانگی 6 موچیان وەرنەگرتەوە ئێمە گەشتینە مانگ یەکی ساڵێکی تر لەبەرەوە ئەم نەهامەتیانە دەرەنجامی ئەو ڕێکەوتنەیە و با بڵێن تۆ لە دوو لاوە زەرت کردووە لایەکەوە ئەو ڕێکەوتنەی کە کردو دە فەشەلیە ناوە لایەکی تریشەوە لەبەرەوەی ڕێکەوتنەکە لە دەرەوەی ئیتیفاقی بەغا بووە لە کاتێکە خۆت بەشێکی لە دەوڵەتی عێراقی و وەکو با بڵێن ئەنتەریاتێک چووی ئەم ڕێکەوتن کردووە لە بەرامبەردا بەغدایش ئەو حاڵەتانی دروست کردووە بەرامبەرێت بۆ نمونە کە لەسەر مەسلەی موچە و لەسەر زۆر نایەتەوە و ڕەنگە زۆربەی جار کە عبادی ئەڵێ ئێمە لە نەوتی بەسرا موچەی سلێمانی وانە نادەین ئەمانە ینی مبارڕێکە داوە بە بەغا بۆ چوونی بەڕێز ئەمانە قومارچینەوانەی کردویانە ڕێکەوتنەکە ئەمانەی کە کردویانە لە ڕاستیە قومار کاڵێ قوماریان قومارچی ئەمە مۆزۆعێکە با بڵێن مەسەڵاحێکی مەزاجیە بەڵام دیوێکی سلبی هەیە بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنە چۆنە بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە تۆ بە مەسیری ئەو خەڵکەوە ئەکرێ ڕێکەوتنێک بکەی لە دوجارە بە دەستی بەتاڵەوە بگەڕێیتەوە زۆر باش ئەگەر بێ بە $100 ئەگەر ببێ کە ئەمە ڕەنگە بە خوبەرەکان باسیەکەن و لێکۆڵینەوەکان بە چەندین ساڵ نەگاتە $100 تۆ هەرە مۆزعبتینکەی ئیتر نەزانم قمار لەمە زیاتر چی هەیەکەواتە قومارچینەوەی ئەڵەوەی گەرەمە قوبار نەبێت چی قوبارە یان باشە زۆر باشە بەس سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کە دوبارە بگەڕێنەوە سەر کە ئەگەر ئێستا کێڵگەنەوتەکانی کەرکووک لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانیدان یعنی ئەگەر پابەند نەبن ئەرکی یەکێتی نیشتیمانی وەکو یەکەم ێز پاشان ئەرکی لایەنە سیاسەکانی تر چییە ئەگەر حکومەتێن پابەند ئەزانی خۆی ئێمە یەکێتی نیشتیمانی بووە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی هەمومان بە کامل قوتی خۆمانەوە هەوڵمانداوە ئەم بجێت دەنگ بێنێ وەکو حیزبیش ئێمە نوێنەری حیزب و نوێنەری خەڵکی نەناو پەرلەمانە باش ئەمە ئەوەی کە پەیوەندی بە نەوتی کەرکووکەوە هەیە بیرمان نەچێ ئێمە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی خەڵکی کەرکووکە و نوێنەری کەرکووکەکە ئاگاشی لە داهاتەکەی نییە و هەروەها بابا باسی ئەوەی کە بڵێن بۆچی ئایەکێتی پابەند دەبێت پێوەی 6 هەڤاڵمان ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق نوێنەری کەرکووکن هەر هەمویان بە هەموو کامل قوتی خۆیانەوە هەوڵیمان داوەکە بە هەموو نوێنەرانی هەرچوە فراکسیۆنەکەەوە کە ئەم ڕێکەوتنە ئەم بودجەیە دەنگ بێنێ خێرە ئێستا ئێمە ئەم دیعاە لەسەر یەکێتی زۆر چڕەکرێتەوە منە ماواڵێم ئەوەی کە پارتی ئەگە پارتی بیەوێت بە مەوازەحە ینی پارتی پەرلەمانی پەخستووە کاکە بە بڕیاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان وەزیرەکانی گۆڕان نێراونەتەوە بۆ ماڵەوە نازانم شتی لەمە ئینتر سەرۆکی پەرلەمان ڕێگەی پێ نەدراوە لە سێکتەرێک بۆ بچێ بۆ مەسەن دەڵێن یەکێتیش لەگەڵ پارتی شەریکە لە مەسەلەی نەوت تا بۆیە ئەویش پشتگیری بڕیاری مەسەلاوە دەکە کە بەغداد پابەندیەوە نەبێت لەگەڵ بەغداد زاری خۆی یەکشت پێ بڵێم ئەوانە ئەو قسانە شانی ئەوە نیە جواب بدرێتەوە بەڕاستی هەر یەکە وای لێ هاتووە یەکە و لە مەسلحەتی خۆی بۆ جاری وارە ناو حیزبێکە گروپێکەیە یعنی سێرەکەی زۆر جار هەر ئەڵێن یەکێتی باڵەکۆوانە دڵنیا بە لە ناو هەموو حیزبەکانی کوردستانە باڵ هەیە و ئەتوانم ناوی باڵەکانیش بۆ جیاکەمەوە بەڵام لە هەموو حیزبەکانە باڵی کاک فڵان کەسی پێڵم باڵی ئەوە پێڵم بەڵام هیچ حیزبێکیان بەقەدەر یەکێتی دیموکراسی نین و ئازادی تایە پەرەی نەسەندووە بۆیە کادیرێکێتە سەر تەلەڤیزیۆنەوە بە ئازادی باسیەوە کە ئەمە ئەوە ئەینا بە سەراحەت پێت بڵم لە یەک گرتووە لە کۆمەڵە
لە یەکێتیە لە پارتیە کە ئەڵێن حیزبێکی مرکزی وانە لەوێش باڵەیە باڵی توندیژەیە با بزانی لە بزوتنەوەی گۆڕانە لەناو ئەم باڵانە ڕەنگە خەڵکێکە بێت زۆر متەتەڕیف بێ باسی زۆر جار ئیش لەسەرەوە کە وڵایەکێتی لەگەڵ ئەم هینانیە وڵایەکێتی دەوتەک باشە من پرسیارێکەکەم هەر ئەم بە ڕێزانە زۆر جارەڵێن بۆ مناڵێن هێرۆخان باڵی دەزڕۆیشتوی یەکێتی باشە بە ئەمە ئینکەم باشە هەمووتان لەبیرتان نییە لە مانگی حەوت و هەشتا هەر جەنابی هێرۆخان نامەیەکی نار بۆ عەبادی لەسەر نەوتەکەی کەرکووک ئێ باشە ئەگەر ئەمە باڵی زۆری نێ و هەیمەنە یەکێتیە خێرە بۆ باسی ناکەن ئەمە هەمووی هەیمەنە یەکێتی لەگەڵەوەیە نەوتەکەی کەرکووک شەفا باشە باش کاکتۆر بۆ هێرۆخان ئەم جارە ئەم دەسەڵاتە بەکار نایانی بۆەوەی کە حکوومەت هێرێن پابەند بێ بە ئاسایی بوجەوە ئاخە خۆ هێرۆخان من باسی ناو حیزبی یەکێتی بکردەوە پرسیارە لێکردم من باسی ئەوم کرد کێتە سەر مەوزوعی زۆرینە و وەڵا دەستی بەسەرێکێتیا گرتووە چی ئەمانە ئەمە لێ ئەدرێتەوە بەڵام باسی ئەوە ئەنجە لەو لای شۆڵێن وڵا حیزب لەگەڵ فراکسیۆنەکانیە ئەمە ئۆتۆ سێریم ئەم تابلوانەکەەوە بیکەرەوە بەیەک چۆن دیعادژیەکێتی یەکرێ لەو لای شۆڵەن چی ئەڵێ باسی ئەوە ناکەن کە نامەی هێرۆخان هێشتا ئەم پرۆژەیە هەر لە ئارا نەبوو هێشتا قانونی بودجە نەهاتبوو بۆ پەرلەمان لە مانگی حەوت هێشتا نامەیەکی وازەحی ئاوا بە بەرچاوی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەمووشی بڵاوی کردەوە نار بۆ عەبادی لەسەر نەوتی کەرکووک کە پێویستە شەفا بێ پێویستە داهاتەکەی بۆ خەڵکی کوردستان بێ باشە زۆر باشە کەواتە بەوە چوین توی یەکێتی بەشدارنی لەو گەندەڵانەیە کە لە کەرتی نەوتایە لە کوردستانە ئەزای مەسەلەی گەندەڵی بڵێ ئەمە من لێرە کە شەو ڕۆژ لەسەر دەر کەراڵەکان خەریکی شەڕم بۆ یەکێتی قسەی من ئەعتیباری نییە لە ڕاستیە بۆ ئەو نقطەیە کە بڵێم وەڵا یەکێتی گەندەڵ نییە ئەبێ خەڵک خۆی حکوم با لەسەرەوە بۆ لەبەرەوە من خۆم تەرەفم بۆ ئینساف نابم لەو مەوزوعە چکە من یەکێتی هەر بەجوانە بینم تا ئێوارەت وەرشێ بڵێ بەسەراحەت قسە لەگەڵاکەم زۆر باشە سپاس دەکەین کاکزانە زۆر بە کورتی ئەگەر شتێکت مابێت لەسەر ئایندەی موچە و پرسی موچە لە هەرێمی کوردستان و دۆخی خەڵک بەرەوکوێ دەڕاگەر حکوومەت پابەندی زۆر بە کورتی بێ سپاس دەکەین وەڵا کا حەشیم دەمە لە کۆتاییدا بڵێم بڕیار وا بوو هەرێمی کوردستان بچێتە سەر نەخشەی جیهانی نەوت بەڵام لەگەڵ خۆیدا هەرێمی کوردستانیان بردە سەر نەخشەی جیهانی قەرزداری و گەندەڵی و بێموچەیی من خۆزگە دەخوازم ئەو نەوتەمان هەر نەبوایە و هەموو خەڵکیش بە بیرێتی 2013 12 11 نەوت نەبوو بەڵام باری ژیانی خەڵک باش بوو موچە دەهات پشتی 1970 بە ڕێک و پێچی دەهات ئەرێ باشە ئێمە نەوتمان کڕی باە باشتر نەبوو لەوەی کە نەوت فرۆژبین بەم شێوەیە بۆیە من ئەسەف دەخۆم بۆ هەر قەترە نەوتێک کە لە هەرێمی کوردستان دەچیتە دەرو دەفرۆشتێت سەرنجامەکەی بەم شێوەیە دەڕوا خۆستکە ئەو نەفتەمان هەر نەبوایە هەر نەبێت هەر لە شوێنی خۆی وشک بێت زۆر باشترە نەوەکو کۆمەڵە خەڵکێک لێ مستەفید بن و میلەتیش بە شێوەیەکی گشتی لێ زەرمەند بێ بەڵێ سپاس دەکەم دۆست کاتۆر پێ دوایە تۆش نەوت نەبێ باشتر بوونەک بەم شێوازە بێت ئەگەر بەداخەوە یعنی خۆ هەموو شتێک نەکنەوە بەتاکید وایە بەس من ئەمەوێ پێشەوەی تەواوی کە یەکشت پێ بڵێم ئەو پرسیارانی کە لەسەر یەکێتی کردت ناوەڕۆکی ئەم بەرنامەیە نەبوو تۆ بابا ئێمە من وەکو نوێنەری کورد لە ناو پەرلەمان لەسەر بودجە بوو دووەم هێزە لە تۆ کاحکی بەتەواوی پرسیارەکانمان و ناوەڕۆکی بەرنامەکەمان پەیوەندی بە ناوخۆی یەکێتی و ئەم شتانەوە نەبوو بەڵام زۆر حەزت لێ کردەوە من ئەیشم توانی جوابت نەدەمەوە قەتعیشی دەم بەڵام حەزم کرد بچمە ناوە مۆزوعچکەم بەبستمە بوو خەڵکێکەیە بەلا ڕێدا ڕێی خەڵک ناوە ئەوانەی کە گویان لێ زۆر باشە بەس پێ دوایان نەوت نەوێ باشتر لەم نامە پێم باشە نەوت هەبێ بەڵام هەموو ئەو با بڵین وەزارەتەکە هەڵوەشێتەوە وەزارەتێکی ناوی سامانە سروشتیەکانە و استراتیژیەکی عەقڵانی و زانستی و شەفافانەی پرۆفیشناڵانە دانرێ بۆ مەلەفی نەوت لە کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار جەبار شاوەیز ئەندامی پەرلەمانی عێراق کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ ماوەرە زۆر سپاس بۆ کاکزانە ڕۆستای ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لاولێرەوە لەگەڵ ماوە سپاس بۆ بینەرانی بەرە سپاس بۆ کاران خواتان لەگەڵ